دانا جەزە ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق تایبەت بەم پرسانە قسە بکەم لە کاتێکدا کە سوودانی لە هەولێرە. ئەم کاتتان باش بەڕێز دانا، هاتنی سوودانی بۆ هەولێر لەگەڵ ئەم بابەتانی کە باسم کرد چۆن لە یەکی ئەدەنەوە؟ ئایا سەردانەکەی لەگەڵ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان شتێکی لێ سەوزە بێت؟ ئەم کاتەی جەناب و بینەرانی کوردستان 24 باش، ڕاستیەکەی بە تاکید سەردانێکی گرنگەوە لە کاتێکی زۆر گرنگایە. یعنی ئەو بابەتانێت جەنابەت وروژانێ پەیوەست بە مەسەلەی ڕێگای گەشەپێدان، مەسەلەی نەوتی هەرێم، مەسەلەی یاسای حەژی شعبی هەیە، مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجە هەیە، مەسەلەی بودجە و موچە و زۆر بابەتیکە هەیە. بەڵام بابەتێکەیە پێوەستە بە خودی عێراقەوە کە ئەو بابەتانەیە کە لە ماوەیە بازەکرا کە پرسی حەژی شعبی و ئەو فەسایلانی کە لە دەروی دەسەڵاتی ڕئیس وزەرا و حکوومەتی عێراقیان کە لەلایەن ئەمریکا و هەندێک وڵاتی کە بوون بە مایی هەڕەشە و مەترسی و ئەو کۆبوونەوە گرنگەی ئەمڕۆ لە نێوان وەفدی ئەمریکا و ئێران لە مەسقەت لە عەمان کە ئەنجامەکەی کاریگەریکی زۆری بێت لەسەر ئەم ناوچەیە و لەسەر عێراقیشەی بێت. بۆیە بە تاکید دەمانە هەمووی هەندێک مەلەفن دڵنیام کە بەشێکی گرنگە بێت لە تاوتێ و مناقەشە و باسکردنی و هەرێمی کوردستانیش قورسایشی گەورەی هەیە لەو بابەتەیە. بۆیە بە تاکید هەڵبژاردننی هەرێمی کوردستان و سەردانی سوودانی بۆ هەرێمی کوردستان لەم قۆناغا لەم کاتەیە بە تاکید ئەوە پەیامێکی گرنگە و تێگەشتێکی نزیکی نێوان هەرێمی کوردستان و عێراق لایانی کەم لەمەڕ ئەو بابەتانی کە ئێستا هەنووکەیە. بە تاکید ئەو نزیک بوونەوەی گرنگە، چونکە پەیوەندی نێوان هەرێم و عێراق لەم قۆناغەیە بێت زۆر نزیک بێ، زۆر گرنگ بێ لە چاو ئەو هەڕەشانە هەڵوێستە بێ کە ئێستا هەیە، چونکە هەڕەشەکان بەڕاستی هەڵەشەی جددین و ئەوەی بینیمان هەنگاو بە هەنگاو وەکو پولی دۆمینۆ چەند هێزی و چەند نیمچە هێزێکی کەش لەم ناوچەیە هەموو کەوتە بەر شاڵاوی هێرشی ئەمریکی و ئیسرائیلی کە سیرەکەی بڕیارەکە بڕیارێکی جددیە. بۆ ئێستا ڕەشەکان ڕوبەڕووی عێراق و یەمەن و ئێران و هەندێک وڵاتی کەشە بێتەوە. باشە. جەنابە داماژەت بۆ کرد کە ئێستا پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا پەیوەندیەکی نزیکن. ئەم نزیکە لە چه ئاستێکە؟ لە ئاستی ئەوەیە کە ئەو کێشانەی کە من و جەنابەت پەنجەمان خستە سەر و باسمان کرد چارەسەر بکرێن، یاخود تەنیا بەس لەو دۆخەی ئاڵۆزەی کە ئێستا عێراق تێتی دەوێت نیشانی ئەو بدات کە هەرێمی کوردستان بۆ ئەو گرنگە و ئەمە نمایشێک بێت؟ زانی چۆنە مەسەلەی نزیکی نێوان عێراق و هەرێمی کوردستان دوو ئاراستەی هەیە. ئاراستەیەکیانە وەکو حکومەت نزیکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن خەڵکی هەرێمی کوردستانیشەوە قبول کراوە ئەم حکوومەتە. ینی کەسی سوودانی کەسێکی تونڕەو نییە، نە بەلایانی ئاینی نە بەلایانی نەتەوەی نە هیچ لایەنێکیکە، کەسێکی تا ڕادەیەک تەکنۆقراتە تا ڕادەیەک تێگەیشتنی هەیە بۆ وەزعی سیاسی عێراق و واقعی جوغرافی عێراق. کابینە حکوومەتەکەشی کابینەیەکە کە بە ڕەزامەندی حزبە سیاسی کوردستانەکان و عێراقی دروست بوو. بۆ وەکو حکوومەت کێشەی نییە، بەڵام ئەوەی کە کێشە و ململانەی دروست کردووە نەک لەگەڵ کووردا، لەگەڵ هەموو پارچەکانی کە عێراقا ئەو هێزانن کە لە دەروی حکوومەتن، ئەو هێزانن کە بە عازی دەرەوەی عێراقا جوڵێنەوە، ئەو هێزانن کە چەکیان هەیە چەکەکەیان بۆ خزمەتکردنی عێراق نییە بەڵکو بۆ خزمەتکردنی ئەجندای کەیە لە دەرەوە. ینی تۆ سێرەکەی وڵاتێک ڕەشە وڵاتیش کاکە هەندێک هێز دێرە دەردی مەسەلی خۆمانەڵێ خۆی کا بە سوورەی بەرلەشکۆڵێ منێم دیفاع لە وڵاتاکەم. ینی ئەمەیە ململانەکەی دروست کردووە کە عێراق ناتوانێت بێ بە خاوەنی بڕیاری کۆتایی خۆی. ئەوەیە کەوتێشەی دروست کردووە کە عێراق هەتا ئێستا استراتیجێکی وازەحی نییە لە عێلاقاتی نێودەوڵەتیە چۆنە ئاراستەی ئەم استراتیجیای عێراق. بۆ نمونە هەتا ئێستا عێراق لەگەڵ هیچ وڵاتێک نە دراوسێ نە عەرەبی نە نێودەوڵەتی نە ئەوروپی نە ئەمریکا نە وڵاتی کە علاقەیەکی استراتیجی بە قۆتی نییە، تەنانەت لەگەڵ ئێران نیشانیەتی کاڵێن بەشێکی زۆر لە هێزانە نزیکن لە ئێران لەگەڵ وشانێتی عێلاقەکەی علاقەی تابع و مەتبوعە. ئەمە بۆ خۆی خودی ئەو کێشەیە کە وای کردو عێراق نەک تەنها لەگەڵ هەرێمی کوردستانە بە تەواوی نەتوانێت هەموو مەلەفەکان چارەسەرکە، لەگەڵ سونەکانە، لەگەڵ بەشێکی سونەکانە، لەگەڵ
سەدرەکان لەگە زۆر لانی کەم کێشانە هەجارێ ماوە باڵاست زۆر باشە کاکدان ئەگەر چەنەڵێت نوقچە بخینە سەر پیتەکان ئاڵنگارەکانی بەردەم پەیوەندەکانی هەولێر و بەغدا لەوەیە چڕ ئەبێتەوە کە چۆن بە عەرەبیەوە ترێت دەولە عەمیقە لە عێراق هەیە ینی ئەو دەسەڵاتی کە پێویستە بەدەست سوودانی نییە بۆیە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا ئەوەندە ئاڵنگاری تایە بەتەکیت ئەوە بەشێکی گرنگی ئەو بابەتەیە ئەمە دایمە وتمانە ئەوەی کە حکوومەتی عێراق و سیاسەتی عێراقە بابڕێوە ئەو هێزانن کە لە پشتی بەردەوە حکومی عێراقەکەن ئەو هێزە سیاسیە بە تایبەتی ئەو هێزە سیاسیانەی براشیەکانمان کە هاونیشتیمانیمان لە عێراقا بەڵام ئەجندای بیرکردنەوە و ئەجندای سیاسی و استراتیجیان و خەلفیاتی بڕیارەکانیان جیاوازە باش نقطەمان خستە سەر حروف کەواتە بە هەرێمی کوردستان چی بکات کاتە زانیمان کێشەکە لەکوێ بە هەرێمی کوردستان چی بکات هەڵوێستی هەرێمی کوردستان لەم حاڵەتا بێت چی بێ بۆی کە دەرباز بێت لەو کێشانەی کە بە تایبەتی کێشەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کێشەی بە پارێزگابوونی هەڵەبجا کێشەی ڕێگای گەشەپێدان هەموو ئەمانە چۆنە بێت چارەسەری بکات بەڵێ ئەو ئاڵنگاری من بۆ جەنابتم باس کرد وای کردووە کە عێراق زۆرێک لە مادە دەستورەکان جێبەجێنەکە مافی هەرێمی کوردستان و خەڵکی کەش وەکو خۆی نایە بە پێی دەستور کێشەی سیاسی و ئابووری دروستکە ئەمە واکە کە دوورکەوتنەیە کەلێن دروست بێت لەو پەیوەندیە ئەم کەلێنەوەکە بڵین ڕێگی پەیوەندەکان بە بێمتمانەی ماوەتەوە ئێستا ئەم چرکە ساتێمێتیان متمانەیەکی تاوا نییە لە نێوان حکوومەت و گەلی کوردستان لەگەڵ حکوومەت و بەشێکی گەورەی بڕیاردەرە سیاسەکانی خواری و عێراق ئەمە بێت چارەسەر کرێ ئەبێ یەک متمانە دروستکرێتەوە لە دوای کە متمانە دروستکرایەوە ئەبێ هەوڵ بیرێ کە دەستور وەکو خۆی جێبەجێ کرێ ماڤ بە پێی دەستور بیرێت و ئەرکیش بە پێی دەستور دابشکرێت لە جگەلەوە ئەبێ عێراق بەڕاستی خۆی ڕزگار کار لەم کۆت و بەندەی کە تایەتی کە تابعی وڵاتێکی کە بێ بڕیاری لە دەروی وڵات بۆ بێ ئەگەر عێراقێکی بەهێز بێ پەیوەندەکانی لەگەڵ هەرێمی کوردستانە بەهێز بێ ئەمە بۆ هەرێمی کوردستانیشەوەیە باش چەک و هێز بڕیاردەر نابن لە کۆتایی مەتافە معنایەوە نیە عێراق 250,000 حەجی شعبی هەبێ ئیتر وڵاتێکە ناڕوخێ نەخێر دەکات چرکە ساتێکات ئەو 250,000 چەکەکەشی ناتوانێت فرای ئەو سیستەمە سیاسیە بکەیە عێراقێکی مستەقر بێ سیاسیەن خاوەنی بڕیاری خۆی بێ خاوەنی سیادەی خۆی بێ دیموکراسی بێ مافیا وڵاتی بوونی پارێزێ ئالە قۆناغۆ توانێت هاوڵاتێکەشی ڕێزی لێ بگرێت لە حکوومەت و دەسەڵاتەکەی ئەو وەختە پێگەیکی بەهێزێ بتوانێت کێشەکانی بە ئاسانی چارەسەرکە باش بەڕێزدانە عێراق کەوتوتە نێوان دوو بەرداشەوە لەلایەک ئەمریکا لەلایەک ئێران و بۆ خۆتان دەزانن کە ئەمریکا داوای لێکات کە ئەو گروپە چەکدارانە کۆنتترۆل بکات لەلایەکی تریشەوە لەلایەن ئێرانەوە فشاری دێتە سەر عێراق توانێت دەوام بێنێت و تەحاملی ئەو نێوان بەرداشە بکات یاخود دۆخی عێراق خراپترە بێ لەمەی کە هەیە یان چاوەڕوانی باشتر بوونەکەی تەبانەوەی بینیمان دوای هەڕەشە جدیەکانی ئیدارەی نوێی ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل و بینیمان لەسەر ئەرزی واقعە ڕووداوەکانی لوبنان دوایەوە سووریا ئێستاوەی حوسیەکانی بینی لە یەمەن ئەوەی ئێستاش ئێران کە لە سەرەتایی و من لەگەڵ شەیتان و لەکبەرا دانانیشم بەڕاستە خۆ تا لەگەڵا دانیشتووە کە ئەو سایە و لەژێر هەڕەشەی قورس و فشاری توندیە من دانانیشمەوە تا لەژێر فشارەکە دانیشێ وڵاتێکی وەکو ئێران کە هەموو جارێک خەڵکی وڵاتانی کە بەکارهاتوون بۆ دیفاعکردن لە پەیامەکانی ئێران ینی سیرەکەی خەڵکی ئێران لە ئەمانە ئاژین بەڵام خەڵکێک لە لوبنان و لە حوسیەکان لە یەمەن و ناکەونە ژێر بۆمباوە ئەمە بۆ ئێران سەرکەوتووە سیاسەتێکی بۆ خۆیەتی بۆ پاراستنی وڵاتی خۆیەتی بۆ پاراستنی ئەجندای خۆیەتی و لی جیب نەقش ئەوافی دەردی عربڵێ ئەمە مۆزوعێکە تایبەستە بە خۆیان بەڵام ئەبێ عێراقیش خودی خۆی استراتیج و بەرنامە و خەمخۆری خۆی بێ ئەبێ خەمخۆری هاونیشتیمانی بێ خەمخۆری ژێرخانی ئابووری بێ خەمخۆری هەموو ئەو بنامانە بێ کە وڵاتی لەسەر دروستێکرێ بۆیە فەلەن ئێستا عێراق لە بەنی ئەو بەرداشایە ئەبێ بڕیارێکی تەندروست بە بڕیاری عێراق بۆ بە دوو بەشەوە بەشێکەوەیە کە خۆی لەو هەموو ئەجندایە دوور خاتەوە کە پەیوەست نییە بە خودی عێراقەوە بەڵێ ئێران وڵاتێکی گرنگە دراوسەیەکی گرنگە هاوبەشیمان زۆرە لەگەڵیا لە ڕووی کولتوری لە ڕووی زمان
تا ڕادێکی زۆر لە ڕووی ئاینی و مەزهبی لە خواری عێراق و لە ڕووی جوغرافیاشەوە بەڵام ئەبێت تۆ دامە سێریکی کە بەرژەوەندی وڵاتە کرد لەکوایە عادەتەن پەیوەندی وڵاتان لەسەر ئەساسی بەرژەوەندی بڵێن متەکامیلە بەرژەوەندی من لەگەڵ بەرژەوەندی تۆ لەکوایەک بگرێ پێکەوە توانین تەعاونکەین لە شوێنێکا کە یەک نەگرێ ناببین باڕەشە بە یەکتری ئەبێ عێراق لەسەر ئەو بنەمایانە ئیشکا و هیچ کات خۆی نەکا بە خاوەنی ئەو قەزیەکە لە وڵاتێکی هاتووژێ ئەوەی کە ئێستا گرنگە ئەبێ ئەو فەسایلانەی کە لە عێراقان نەمێنن هەمووی بچێت لەناو حەجی شەعبیا بێ حەجی شەعب بە قانونێک ڕێک بخرێ کە لەژێر دەسەڵاتی ڕاستەوخۆی سەرۆکوەزیران بێ و یاسایەکی نوێ بۆ ڕێکخرێ هەندێک لەوانە تەقاعود بن پارە و دەرماڵەیانە بێ لەژێر کۆنترۆڵ بێ ئەمانە هەمووی هەندێک بابەتن کە ئەگەر زوو بە زوو نەکرێ وەکوەی کە لە هەندێک سیاسەتمەدارانی عێراقا بینیماندا ئایندەیەکی زۆر ڕوون چاوەڕێی عێراق ناکە. بەڵێ ئێمە سوپاس دەکەین دانا جەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق میوانی ستۆدیۆی سلەیمانی بوویت لە کوردستان 24 سپاس.